دایکەکەڵێ دکتۆر مناڵەکەم لە بەیانیەوە هەتا نیوەڕۆ بە نزیکەی 6 تا 7 جارە سکی چووە. پرسیار ئەوەیە چ کاتێک ئەم حاڵەتە پێویستە کات پزیشک بیبینێت. سڵاوتان لەبێ، من دکتۆر هونەر پسپۆری نەخۆشەکانی مناڵان لە تاوەری تەندروستی سمارت. پێش هەموو شتێ سکچوون چییە؟ سکچوون بریتیە لە شلبوونی پیسایی مناڵ و زیادبوونی ڕێژە و بڕی پیسایەکە بە شێوازێک کە دایکەکە حەز بکات ناتەبیعیە لە چاو ڕۆژانی پێشووە. چ کاتێک ئەم حاڵەتە پێویستی بە چارەسەرە و پێویستی بە بینینی پزیشکە. خۆشەویستان، دوو بەشمان هەیە. بەشی یەکەم، ئەگەر ئەم سکچوونە بە ڕێژەیەک نەبێت کە مناڵەکە تووشی بێتاقەتی و وشبوونەوە بکات، کە تووشی ئەوەی بکات کە نانی پێ نەخورێ، خواردنی پێ نەخورێ، ئەکرێت لە ماڵەوە چارەسەر وەربگرێ. چارەسەرەکان چۆنە؟ ئەتوانی بە شلەمەنی، بە شۆربە، بە شیر تەعویزی وە بکەیتەوە هەتا ئەو کاتەی هەست ئەەکەی مناڵەکە تووشی ئەم حاڵەتانە نابێت کە ئێستا باسی یەکەم. کە گەیشتە ئەم حاڵەتانی کە من باسی یەکەم باشترە کە پزیشک ببینێت. یەکەم، ئەگەر مناڵەکە هیچی پێ نەخورا و خواردنی وردەوەدا بەرەو خراپبوون ڕۆشت. دوو، ئەگەر ڕەشانەوەیکی بەردەوامی هەبوو لەگەڵی. سێ، ئەگەر تایەکی بەرزی هەبوو بێتاقەتی کردبوو. چوار، ئەگەر نیشانەکانی وشبوونەوەی لێ دەکەوتبوو. چین نیشانەکانی وشبوونەوە؟ وشبوونی ناودەمی منداڵەکە، لیکی نامێنێت، تێکچوونی هۆشی مناڵەکە، هەست بە جێژبوونەکە، ناتوانێت دابنیشە، ئەکەوێت، ناتوانێت بە پێوە بوەستێ، ئەکەوێت، یان هەندێک جارەگاتە حاڵەتی کەوا هۆشی بە تەواوەتی لەدەستەیە. لەم حاڵەتانەیە پێویست ئەکات سەردانی پزیشک بکەیت و پزیشک بیبینێت بۆی چارەسەرێکی گونجایی بۆ دابنێت. بەنسبەت ئەوەی چارەسەرەکان چۆنن، خۆشەویستان، لە ماڵەوە چارەسەرەکان جیاوازن وەکلەوەیکە لە خەستەخانە و لە نەخۆشخانە. لە ماڵەوە چارەسەرەکان بە شێوازی شلەمەنیەکانن کە باسم کرد، شۆربە، شلەمەنی، هەتاوەکو تەعویزی ئەو ئاو خوێیە بکات کە لە لەش یێتە دەرەوە. دوو، گیراوەی دیکسترۆلایتمان هەیە کە گیراوەیەکی زۆر باشە. دوای هەموو سکچوونێک ئەکرێت بەشێک لەو گیراوەی بدرێت بە منداڵەکە بۆی تەعویزی ئەو ئاوخوێ بکات کە لە لەش یێتە دەرەوە. ئەگەر ئەمانە سوودی نەبوو وەکو باسم کرد ئەبێت داخلی خەستەخانە بکرێت و پزیشک ببینێت بۆی بزانین هۆکارەکانی چییە. پرسیارەکە ئەوەیە هۆکار چییە؟ سەرەکیترین هۆکار بریتێ لە هۆکاری میکرۆب، بەتایبەت ڤایرۆس. ڤایرۆس لە مەرزەیە زۆرە کە لە ڕێگای خواردنەوە، لە ڕێگای خواردنەوەوە بە تایبەتی کە مناڵ تووشی و حاڵەتە ئەکات. هەندێک جار بەکتریامان هەیە، هەندێک جار مشەخۆرمان هەیە کە جۆرێکی تری میکرۆبە. ئەمانە هەمووی هۆکارن بۆی کە مناڵەکە تووشی پەتای سکچوون یاخود ڕەشانەوە بێ. سەبارەت بە چارەسەرەکەی، خۆشەویستان، هەندێک چارەسەر هەیە کە بەداخەوە خەڵکی خۆمان چاوەڕێی چارەسەری سیحی ئەکات. من ئەمەوێ هەندێک چارەسەرتان پێ بڵێم کەوا چارەسەرە زانستیەکەیە بۆی مناڵەکە بە هیلاک نەبین. تاکە چارەسەر بۆ سکچوون و ڕەشانەوە ئەوەیە کە بە دەرەجەی یەک ئەوەیە کە تەعویزی بۆ بکەینەوە. تەعویزی ئەو شلە و ئەو خوێیە کە لە لەشایەتە دەرەوە ئێمە بە شێوازی شلەمەنی، بە شێوازی دیکسترۆلایت کە گیراوەیە، یاخود بە شێوازی موغەزی کە بۆی هەڵەواسێ، تەعویزی ئەو سکچوون یاخود ئەو ڕەشانەوەی بۆ بکەین و هەتا ئەو چەند ڕۆژەی کە سکچوون ڕەشانەوەکە کەم ئەبێتەوە و مناڵەکە کەوێتە خواردن نەخوارد، دەستەکە بە خواردن. چونکە بۆ لەبەوەی زۆربەی پەتاکە ڤایرۆسیە. ڤایرۆس هەتا سووڕی خۆی لە لەشی مناڵەکەیە تەواو نەکات، ئەم سکچوونە ناوەستێت. بۆ هەیە 3 ڕۆژ بخانێ، بۆ هەیە زیاتر، بۆ هەیە کەمتر، بۆ هەیە بگاتە 5 ڕۆژ، بۆ هەیە بگاتە هەفتەیەک. بۆیە لەم ماوەیە ئێمە پێویست ئەکات تەنیا تەعویزی بۆ بکەینەوە. جێگرەوەی ئاو خوێیەکێک کە لە دەستی هەیەات ئێمە بە شێوازی موغەزی، بە شێوازی دیکسترۆلایت بۆی چارەسەرکەین. چارەسەرە سیحریەکان کە زۆر جاڵای خۆمان بە دوایە واگەڕین دکتۆر چارەسەرێکم بەرێ یەکسەر بیوەستێنە. شتی وا زانستی نییە و نابێت. زۆر جار حەپی ئینتیرۆستۆپ یاخود هەندێک شێوازی تر بە شێوازی ستۆپی پێدرێت کە وا درێ بە منداڵەکە بۆی لەناوەوە سکچوونەکە کەم کاتەوە. ئەمە چارەسەرێکی زانستی نییە بەڕاستی خۆشەویستان. ئەمە زۆر جار بۆی هەیە مناڵەکە بەرەو هیلاکبوون بەرەو خراپتری بەرێت. لەبەر ئەوە پەنامە بەنەبەر ئەو هۆکارانە تکایە. تەنیا لایەنە زانستیەکە بگرن وەکو باسم کرد، تەعویزکردنەوەی شلەمەنی و خوێیەکانی ناولەشەتی بەو شێوازەی کە باسمان کرد. سەرکەوتن. سمارت وەرچەرخانە.